ئەمڕۆ لەگەڵ کێ چێژ لە قسەکردن وەگر تەوانە من هەموو ڕۆژە دێم مەکتەبێ چێژێش تایبەت لەو گفتوگویانە وەرەگرم کە دەگە برادەرەکان مەکەم و بەبێ جیاوازی هەموو برادەرەکانم کە گفتوگویەکەی نەتوانین زۆر بابەتی خۆش و بابەتی بەسوود لێ یعنی ئاڵگۆڕی پێ بکەین بەس ئەوڕۆ ئەتوان بەگشتی بەحسی ڕۆنیا دەشتی و شاد یوسف بەڕاستی کە برادەری ئەزیزن و گفتوگویەکی زۆر خۆشم کرد لە سەبارەت بەو ڕووداوانێک کە لە ژیان ڕوەدەن یاخودە هەر بابەتێک کە سوودی هەبی دەچیر لە ڕووی زمانەت لە ڕووی بابەتی زانستیان توانین گفتوگوی بکەین و سوود لێیەکدی وەگرین. لە داهاتوو ئەگەر بوویت بە مامۆستا ئەس دەکرد کەسایەتی کام مامۆستات هەبێت. پێش هەموو شتێکی مامۆستایەکان هەمووی لە من زۆر تایبەتن لەبەرەوەی هەمیان ڕەفتارێکی تایبەتیان هەیە کە دەتوانم ئەگەر بمیز بە مامۆستا بەشێکی ئەو ڕەفتارێک کە ئەو تایبەتمەندی هەیەە لایەن وەربگرم بەڵام بە تایبەتی ئەگەر باسی دوو مامۆستایان ئەوەی بکەم مامۆستا هەژێ کە مامۆستای ئەحیایە مامۆستای زیندەزانیە مامۆستایەکی زۆر بەڕێزە هیوادارم ئەگەر ببوومە مامۆستا ئەو تەرەقێکە بەکاردێنی لەگەڵ تەڵەبەکان هەمان تەرەقی بەکاربهێنم. تشتێکی خۆش ڕوویدا ئەمڕۆ خۆی هەموو ڕۆژێک تایبەتە قوتابخانە هیچ ڕۆژێکی نەکە بڵێ ناخۆش بیتن یاخود چێژێکی تایبەتی نەبیتن هەموو ڕۆژێ شتێکی نوێ هەموو ڕۆژێ ڕووداوی نوێ ڕوودەدا بەڵام لە هەمووی خۆشتر ئەوڕۆ وەرزشمان هەبوو ئوتیبەکە ئێمە بردیەوە. شتێکان دەرە بۆت لە قوتابخانە ئەو کەشێکە ئیدارە بۆیان ڕەخساندین و ڕەفتاری مامۆستاکان لەگەڵمان زۆر سوپاسی مامۆستاکان دەکەین و ستاف ئیدارە دەکەین کە ماندوو بوون لەگەڵمان.